أستغفر الله لي ولكم والصلاة والسلام على أشرف المرسلين محمد النبي الخاتم وعلى آله وأصحابه ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين. وشكانوا بلاني بريس الله ورحمتي خواتان ليبي لما القيادة بپشتیوانی خوای گەورە لە خزمەتانە باس لە وەفاتی عیسا دەکەین، سەلامی خوای لەسەر بێت. پێغەمبەری خوا عیسا سەلامی خوای لەسەر بێت وەک لە ئەڵقەکانی کەیە باسمان کرد، کێشەی گەورەی لەگەڵ سەردەمی خۆیدا، لەگەڵ خەڵکی سەردەمی خۆیدا لەوێ دەستی پێکرد کە موعجیزەی زۆر گەورە لەسەر دەستیان ڕوویدا. نەوعە موعجیزەی وا لەسەر دەستیان ڕووی ئەدا بە شێوەیەکەوە خەڵکی سەردەمی خۆی لێی کەوتنە گومانەوە. بێباوەڕان یاخود کافرە ڕۆمەکان کە ئەو کاتە ئەوان بتیانە پەرست، کافر بوون، کاتێک کە ئەمانەیان بینی ئەوان حکمی وڵاتی شامیانە کرد. کاتێک ئەوان بینی لە ناو خەڵکەکەیان بڵاویان کرد وتیان کەسێ بتوانێت ئاوا مردوزی و کاتەوە نەخۆش چاکاتەوە کێوەر چاکاتەوە مەهارە بێ خوا بێ. ئەوە خواکەتانەوەی واڵن خوای بەنی ئیسرائیل، ئەمە خواکەتان بوو هاتە خوارەوە و لە ناوتانە بوو. وەکو باسمان کرد، بەڵام عیسا هەر لە سەردەمی خۆیان سەلامی خوای لەسەر بێ هەرچی بۆ کرا بەو پەڕی هەوڵ و تێکۆشانیەوە ویستی عەقیدەی و خەڵکە ڕاستکاتەوە تاکو خۆی مابوو بە ڕاشکاوانە بە توندی و مەسەلەی یەکلا کردەوە کە من عەبدی خوام، بەشەرێکم وەکو باقی بەشەرەکانی کە ئەخۆم ئەخەوم هەڵەسم دوایی ژەمرم، ئەچمە بازاڕەوە پێویستم بە هەواناسە هەیە، پێویستم لە زگی دایکێک هاتوومەتە دەرەوە. خوای تەبارەک وتەعالا ئەگە بڵێن عیسا خوا بۆی باشە کاتێ لە زگی دایکیا بوو بە مناڵێکی مەلۆتکە، نەعوذ بالله، و کاتەش خوا بوو، کاتەش کوڕی خوا بوو، ئەو کاتی کە خۆی پیسە کرد و پیسایە کرد بە خۆی، ئەو کاتەش هەر خوا بوو، نەعوذ بالله. بەشەرێ بۆ وەکو باقی بەشەرەکان. خوای تەبارەک وتەعالا لە قورئانە بە محەممەد المستەفاش صلی الله عليه وسلم فەرمووی بە هەموو پێغەمبەرەکانی کەشی و قل ئینەما ئەنا بەشەڕ مثلکم، پیان بڵێ من تەنها بەشەرێکم وەکو ئێوە، مثلکم وەکو ئێوە. ئەی فەرق چیە لە بینی ئەمەوە؟ یوحا ئیلەیە، بەزەوەندێ من وەحیم بۆ دێ لەلایەن خوا، خوای تەبارەک وتەعالا و پەیامی بۆ ناردم و وەحی بە ئێوە بگێنم. هیچ کەم فەرق نییە. بەشەرێکم وەکو باقی بەشەرەکانی تر، هەست بە ئازارەکەم، هەست بە ناخۆشیەکەم، هەست بە خۆشیەکەم، تووڕە ئەبم، شتم لە بیرە چێتەوە، دوایی ژەمرمەوە ئەبمەوە بۆ خۆڵە. بێجگە لەوەی لە سەردەمی ژیانی عیسا سەلامی خوای لەسەر بێ ئەم فیتنە گەورانە دروست بوو بەهۆی ئەو موعجیزاتە گەورانی کە لەسەر دەستیان بوو، کە ئەمە ژوتمێکێکە لەو حیکمەتانەی کە خوای تەبارەک وتەعالا نەیویستووە لە حەدێکی زیا معجیزە لەسەر دەستی پێغەمبەری خۆمانە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دروست بێ. بۆ چونکە ڕاستە لەوانەیە کۆمەڵە کەس باوەڕی پێبێنن، بەڵام بێتە فیتنە بۆ کۆمەڵێکی تر. ئەو کەسەی کە بە عەقڵی خۆی خوا نەدۆزێتەوە و بەڵگەی خوایەتی لەسەر ئەم هەموو کەونەیان نەبینێ، بەخوا بە موعجیزەیەش نایبینێ. هەزار و یەک بیان و بێنێت تۆڵێ مە سیحرە، مە جادۆ، مە چاو بەسە لێمە کراوە، مە چیە مال عیلم خۆشی داوای کردوتی ئەگەر وا بکەن بتوانی وا بکەیت من باوەڕم پێ دێنم. هەموو قەومەکان لەگەڵ پێغەمبەرەکانی خۆیانە داوای موعجیزەیان لێ کردوون، دواییش کە هێناویانە هیچیان باوەڕیان پێ نەکردو. هەتاکو سەردەمی پێغەمبەری خۆشمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە یەکێک لە موعجیزە گەورەکان لە تکردنی مانگ بکەیتەوە ئەو پەڕی بیرکردنەوەیان کە بیریان کردەوە چ شتێکی لەداوا بکەن کە بە عەقڵی کەسانێت و بە هیچ شێوەیە جێبەجێ ناکرێ، وتیان لەبەر چاومانە مانگ بکە بە دوو کردەوە بە پێغەمبەری خۆمانیان و سەڵات و سەلامی خوای لەسەر تی ئاخرە گەرەوەم کرد باوەڕم پێکەن هەموو سوێنیان بۆ خوار بە کەعبە و بە نازانم بەچی و بەچی و تۆ بەزەوە بکەیمە باوەڕم پێکەن. کاتێکیش کە کردی باوەڕیان پێ نەکرد، کاتێکیش کە بۆیان دەرکەوت ئەمە بەس تەنها چاوبەز نییە لەوان و قافڵەکانی تر کە مانگەڕێیە دوور بوون لە شاری مەکە و ئانیش هەموو لەو شار و مەملەکەتەکانی کە ئەو ڕووداوایان دیوە و تۆمار کراوە و کەچی لەگەڵەوە شەهر باوەڕیان پێ نەکرد. خەڵکێکە موقفی وەرگرت بێ و بێ نەعوذ بالله باوەڕ بەخوا نێنێ، بە ڕێگەی موعجیزانە و باوەڕ نایەنێ. خەڵکێکی زۆر لە سەردەمی عیسا سەلامی خوای لەسەر بێ بەرەو ئەو گومڕاییە ڕۆشن و بۆ سەبەبی ئەو معجزانە بۆ سەبەبی گومڕاکردنیان. بەڵام سبحان الله وەفاتەکەشی بە هەمان شێوە معجزەیەکی گەورەی تر بوو کە ئەویش کۆمەڵانێکی ئێجگار زۆری مەسیحیەکانی پێ گومڕا بوون و پێی لە خشتە بران. وەفاتەکەی عیساش سەلامی خوای لەسەر بێ معجزەیەکی گەورە بوو، ڕووداوێکی بێپێشینە بوو. پێشتر
بە هیچ شێوەیە ڕووداوی وا ڕووی ناوە لەسەر ئەرزا بۆ وفاتەکەی بۆیە حتا ئەمڕۆشی لەگەڵا بێ خوای گەورە لە قورئانە بۆمان باز دەکات دەفەرمێ وقولهم إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله لسر زماني جولك كان الله كاتك قال ما عيسى كري مريم بيغمركي خوا مان كشت خوا فرمي وما قتلوه نخير ناكشت وما صلبوه نخير صلبي عن نكد ولا خاتشي عن ندى ولكن شبه لهم بلكو شبيها كي أو هاوشي وكي أبيان واليكر وإن الذين اختلفوا فيه لفي شك منه ئەوانەی ئەو اختلافە کەوتۆتە بەینیانەوە ئەوی کوژدا ئەوی هەستاوی ئەو بوو ئەوەی ئەو نەبوو ئەوەی خۆی بوو بەڵام خوای گەوراڵی کێشا بۆ ئاسمان و ئەوەی و نەخێر شەبیهێکی هاتە جێگەی ئەوەی و نەخێر یەهوزای ئەسخەریوطی بێ ئەوەی نەخێر تەلەبەیەکی تری بوو لەفی شەکین خوای گەورا فەرمێ هەمیان لە گومانان ما لهم به من علم هیچ کەسیشان علمێکی ئەکیدی پێ نەبوو إلا اتباع الظن بەڵام بەس تەنها شوێن گومان کەوتو وما قتلوه يقينا بتأكيدش نيان كشت دڵنیا نەبوون لە کوشتنەکەی بەر رفعه الله إليه بەڵکو خوای گەورە هەڵی کێشا بۆ لای خۆی رفعه الله إليه خوا هەڵی کێشا بۆ لای خۆی وكان الله عزيزا حكيما خوای تبارك وتعالاش ئارەزوی خۆیەتی و دەسەڵاتی خۆیەتی دەسەڵاتی هەیە و حکمەتی هەیە حکمەتێکی بۆ لەم کارە کە عیسا بە زیندوێتی بە ڕۆح و بە گیان و بەجەستەوە هەڵی کێشێ بۆ ئاسمان و بیباتەوە بۆ لای خۆی جا خوای گەورە فەرمێ وإن من أهل الكتاب إلا ليؤمنن به قبل موته کەسانێک بن لە ئەهل الكتاب لەوانەی کە خوان بە مەسیحی دائەنێن لەوانەشی کە خوان بە جوولەکە دانێ ئەوانش هەر بە ئەهل الكتاب حسابن إلا خوا فەرمێ لە پێش مردنی عیسایە ئەوانەی کە کافر بوون پێی ئەبێ باوەڕی پێ بێننەوە کارێکی وا ئەکەم خوا فەرمێ ئەو خەڵکەی کە پێی گومڕا بووە کە ئەڵێن عیسا ئاب و ئیبن و ڕوح القودسە خوای و کوڕی خوای و ڕوح القودسە نەعوذ بالله و هەموو عیبادەتەکەشان بەو خاچەیە کە دایم لە ملیانایە و پیان وایە ئەم خاچە مادەی مایی ئەوەیە کە ئیتر لە غەزەبی خوا بیان پارێزێ و هەرچی گوناحێ بکەن بەس بچنە ئەترافێ بکەن لای قەشەکەیان و خاچێ بکەنە ملیانی تر پارێزراوە بن خوای گەورە فەرمێ ئەبێ چینێک کۆمەڵێک بەشێکی زۆر لەو مەسیحیانە ڕۆژێک بێ وایان لێ بکەم کە هەر هەموو لەو فکریان پەشیمان ببنەوە ڕاستیەکەیان پێ بسەلمێنم لە پێش مردنی عیسایە ئەمیش کێ بێ ئەو کاتێک کە عیسا بۆ جاری دووەم دێتەوە خوار سەلامی خوای لەسەر بێ ويوم القيامة يكون عليهم شهيدا خوا فەرمێ ڕۆژی قیامەتیش ئەبێ بەشایەت بەسەریانەوە مەسەلەکەی عیسا سەلامی خوای لەسەر بێت ئەگەر چوار ئینجیلەکەی کە ئێمە باوەڕی پێ ناکەین و ئەڵێن ئەمانە ئینجیلی ڕاستەقینە نین ئەو چوار ئینجیلی مەتی و لۆقا و یوحەنا و مەرقس کە ئەمڕۆ مەسیحیەکان لەسەر ئەوە ئەڕۆن و باوەڕیان بەوەیە و مەسیحیەتەکان لەسەر ئەو بناغێ دامەزرانەوە کە ئەم چوار ئینجیلاڵە عیسا خوایە و کوڕی خوایە و ڕوح القودسە نەعوذ بالله ئەگەر تۆزێ لێیان ورد ببینەوە دەبینین لەناو ئەو ئینجیلە سەقەتانەشە لە هەنگێ لەو ڕیواتانی کە ئەمان دەستکاریشان کردەوە بەڵام هێشتا هەنگێ ئاماژەی تایە کە پێچەوانەی ئەو ئاعتیقاد و فکرەیە کە ئەمڕۆ هەیەە بەتایبەتی لە ئینجیلی لۆقا و لە ئینجیلی یۆحەنایە لەویا زۆر ئاماژەی تایە کە عیسا لە پێش وەفاتی خۆیان تەلەبەکانی خۆی کۆ کردوتەوە پێی وتون کە من کارەساتێکی ئاوام بەسەردادێ خوای گەورە بە من خەڵکانێکی زۆر تووشی فیتنە ئەکات ئەی دوانزە تەلەبەکەم حتا ئەڵێ پیان ئەڵێ لە ئاخری ئێوارەیانە ئەڵێ ئەم تەلەبە هەڵبژاردانەی من ڕۆژ نابێتەوە تا دوانزە دانەجار ئێوە ئەی دوانزە تەلەبەکەم ڕۆژ نابێتەوە تا دوانزە دانەجار کفر بە من نەکەن ئەو پەڕی ئیمانیان پێ هەبووە هەتا دوانزە جار لەم نەکەونە گومانەوە ئەم شەو ڕۆژ نابێتەوە بۆ چونکە بۆیان باز دەکا پێشوەخت پیان ئەڵێ خوای تەبارەک وەتەعالا حکمەتی وایە من نەمرم خوای گەورە من هەڵە کێشێ بۆ ئاسمان چونکە ئەم فیتنەی کە ئەڵێن عیسا خوایە و کوڕی خوایە لە دوای من سەر لە نوێ جاریکە هەڵەداتەوە ڕاست عیسا بنەبڕم کردووە و لە ئەڵقەی پێشوا باسمان کرد لە ئینجیلی بەرنابایان نەقڵمان کرد کە ئەو خەڵکی قەنەعەت پێکرد کە من عەبدی خوام و من خۆم ئەزانم کێم و من پێغەمبەری خوام و خوا منی ناردووە نەک کوڕی خوا بوو نەک خوا بم نەعوذ بالله دوای قەنەعەتی بەو خەڵکە کرد پیان ئەڵێ بەس من دڵخۆش نی بۆ چونکە ئەزانم شەیتان دوای من ئەم فیتنەیە جاریکە هەر زیینوە کاتەوە خەڵکە گومڕاکە
تاکە عەزایێ بۆ من کە دڵنەوایی من بکات ئەوەیە لە دوای من پێغەمبەرێک دێ ئەو بە خەڵکی ڕوونەکاتەوە ناڵێ هەموو دنیا گومڕابێ هەتا قیامەت. لە کتابەکەی ئەوە بازەکرێت کە من وام و تۆ ئەم حەقم بە خەڵک گەیان و ئیدعای ئەوم نەکردووە کە خوام و کە کوڕی خوام. و لە ئاخر زەمانیشا پێش ئەوەی قیامەت هەستێ حکمەتی خوا وایە ئەم عیسایی چۆن هەڵکێشا بۆ عاسمان ئاوا جارێکی تر ئەینێرێتەوە سەر ئەرز. تەنانەت ئەو ئێوارەی کە هەڵکێشراوە بۆ عاسمان پێش ئەوە ئەچێ خۆیە شوا عیسا سەلامی خوای لەسەر بێ کە دێتەوە ناو تەلەبەکانی ئاو لە ناو چاوانێت کێ و قژی تەڕە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو ڕۆژەی لە ئاخر زەمانیشا کە عیسا دابەزێتە سەر ئەرز بە هەمان شێوە قژی تەڕ ئەڵی لە حەمام هاتۆتە دەرەوە سوور هەڵگەڕاوە تکە تکە ئاو لە ناو چاوانی ئەتکێت یێتە خوارەوە. طبعا وەکوتمان عیسا هەموو گیانی هەموو کاتەکانی هەموو ڕۆژەکانی موعجیزەی گەورەی تیا بوو. وەفاتەکەشی بوو بە موعجیزەیەکی گەورە. جوولەکەکان بڕیاریاندا و هیرۆدسیان قەناعەت پێکرد ئەو کاتە حاکمی شام کە لەلایەن ڕۆمەکانەوە دانرابوو هیرۆدسیان قەناعەت پێکرد کە ئەم پیاوە بکوژن بۆی ئەم فیتنەیە بکوژێتەوە. ئەمە عالەمی گومڕا کردو ئەمە عالەمی داوە بەیەکا و برا برا شەڕیانە پێکەوە کوڕباوکی لێ کردو فیتنە چۆتە ناو هەموو ماڵەکانەوە ناو هەموو عەشرەتەکانەوە ئەگەرەتانەوە مەملەکە دواوێ حتاڵەن جوابیان ناردوو بۆ ئیمپراتۆریەتی ڕۆم ئەیژ نامەی ناردوو کاکە ئەم کابرای کێ بیکوژن و لە کۆڵیکەنەوە. ئەوان ملهور بوون بۆ شتانەی گویان نایە دەسەڵاتی خۆیان مەنگە بە گەورە ئەزانی بە دوای حەقەتان ناگەڕان. هەر چۆنێ بێت جوولەکەکان قەناعەت بە هیرۆدس ئەکەن کەوا ئەم پیاوە بکوژن. ئەیژەڵە کەیفی خۆتانەیە و بڕۆن بیکوژن مەفرەزەیەکتان لەگەڵانێت بوو بڕۆن بیکوژن با لە جاتمان بێ و لە کۆڵمان بێت. ئیسا سەلامی خوای لەسەر بێ پێش ئەوەی ڕووداوەکە ڕووبات و مەفرەزەکە بێنە سەری و بیگرن تەلەبەکانی کۆکاتەوە لە ماڵێکە ئەبێ لە باخێکە هەر دوانزە تەلەبەکەی کۆکاتەوە شەو قسەیان بۆکە لە ئەوەڵ هەتا ئەخیر تیانە گەێنێ یەک بێ قەناعەتیان پێکە ئەڵێ من ئەبینن ئەگیرێم هەڵ ئەواسرێم لە خاج ئەدرێم ئەکوژرێم پێتان ئەڵێم ئەوە من نیم خوای گەورە کەسێکی تر ئەخاتە وێنەی منەوە. تەنانەت لە ڕیوایەتێکمان هەیە لە ئیبن عەباسەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئیبن عەباسی کوڕی مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەعیدی کوڕی جوبەیر کە تابعیەکی گەورەیە بۆمانە گێڕێتەوە لە ئیبن عەباسەوە. ئیبن عەباس باسی وەفاتی عیسامان بەم شێوەیە بۆ ئەکات. دەفەرمێ كاتك اخواي قوري ويسي عيسى برسكاته ابو عثمان لما اراد الله ان يرفع عيسى الى السماء خرج على اصحابه وفي البيت 12 رجلا منهم من الحواريين. هاد بولاي هاولكاني بولاي صحابكاني بولاي حواريكان كلا دوري بون كدوانزا نفر بون لقليا لو ماليا. فخرج عليهم من عين في البيت ورأسه يقطر ماء. لكان ياويكي حوشي مالكا اللي هو هات الدرة وخويش تبو أو لناو تشاواني أتكي عيسى سلامي خوي لسربه فقال لهم بي فرمون بهاولكاني بدوانزة تلبكي خوي إن منكم من يكفر بي 12 مرة بعد أن آمن بي تياتانا دوانزة دانا جار حاشا لم نكاوله من نمناسيوه من نازانم كيه باجوي كإيماني شيبه من هناو دوانزة دانا جار حاشام ليكاوله من نازانم كيه. ثم قال أيكم يلقى عليه شبهي فيقتل مكاني ياخذ أيكم يلقى عليه شبهي فيقتل مكاني فيكون معي في درجتي. على بتلبكاني ودوتي كامتان رازين شكلي من ور بقري بيت سرشيوي من بكوجري وابزان منها يعني خوي بابا كوشت شكلي من ور بقري بكوجري لبرامبر يا لقل منابي لبهشتا كامل ايوه آمادية او تضحية بات خواي قورا واي ليبكا بيخات السرشيوي من بو اوي بكوجريت وابزانن عيسى انكوشتو لكول بيتوا ولا روشي قيامتها لقل خمابي خواي قورا عيسى هالكيشت والله ميتي خواي قورا بتاخي كرنوي كجي والو خلقك كواب شادبا كوا عيسى كوجداو لو أنا يكي بلا باشا إيم بزما بو
بۆچی خوای گەورە وابکات زانن عیسا کوژراوە بەڵام لەم ناشۆ نایە بیکوژێ ئەوێ هەڵی کێشێ بۆ ئاسمان و دوایی بێنێتە خوارەوە ئەم بەزمە بۆ طبعا حکمەتی خوا لە شتەکانە مشر نییە هەمووی دەرکی پێ بکەین بەڵام ئەوەی کە دیار و ئاشکرایە حکمەتی خوا لەم مەسەلەیە ئەو کەسانی کاڵێن ئەیان و عیسا خوایە با پیشانیان بەنەها دێها چۆنەوە کوژرا و مرد معقولە تۆ بەشەرێ ببینی بە بزمار دەست و قاچی داکوتن بە دارێکە بە زائیدێکە بە تەختەیەکە و هەڵی واسن 3-4 سەعات بێ و هاوارکە و بناڵێنێ و بڵێ تو خوا فریام کەون و بمرێت و لەبەر چاوی خەڵکا و هیچی پێ نەکرێت کەچی بەمە بڵێن خوا سبحان الله بەمەشەوە هەر عاقڵ نەبوون هەریان و نەخێر خوایە ئەوە هەڵواسرا و فریای خۆی ناکرێ و خۆی پێ ڕزگار ناکرێ خۆی پێقدار ناکرێ تۆ بڵێ وەڵا هەر خوایە ئەی بۆچی ئەو نەبوو خوای گەورە جاری کەینێتەوە سەر ئەرسەڵی کێشاوە بۆ ئەوەی بۆ جاری ئەخیر خۆی پیشانی هەموو مەسیحیەکان باتەوە چونکە مەسیحی زۆر بن لەسەر زەویە تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تەقوم الساعة والروم أكثر الناس قیامەت هەڵەسێ و ڕۆم ئەوروپیەکان لە هەموو خەڵکی تری سەر دنیا ژمارەیان زیاترە ئەوانە کە مەسیحینە و ڕۆمانە تا ڕۆژی قیامەت ژمارەیان جگا زۆرە بۆیە خوای گەورە تایبەت عیسایان بۆ نێتە خوار و جاریکە هەتا پێیان بسەلمێنێ کە منەوە عیسایم کە ئێوە ئاڵن کوڕی خوایە ئەم جارش هاتوون بە ئێوەش بڵێم وەکو چۆن بە خەڵکانی سەردەمی یەکەم جارم بود بەوانم بود من پێشم سەلمانن کە من عەبدی خوام و پێغەمبەری خوام هاتوون بە ئێوەش هەمان قسە بڵێم ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە ئەڵێ کاتێک کە عیسا وتی کامتان ئامادەیە بێتە سەر شێوەی من و ئەو بکوژرێ لە جیاتی من بە شەرتێوەی لەگەڵما بێ لە بەهەشتا ئەڵێ یەکسەر کوڕێکی گەنج جیاتیا بوو لە هەمیان مناڵتر بوو فقام شاب من أحدثهم سنا فقال له اجلس گەنجێکیان تیا بەرز وتی قوربان من ئامادەم کوژدێم و بێمە سەر شێوەی تۆ من بکوژدێم بە مەرجێوەی لەگەڵ تام لە بەهەشتا ئەوانی کە فریا نەکەوتن قسە بکەن ئەم لە پێش هەمیانە وتی من ئەڵێ عیسا وتی دانیشە تۆ دانیشە گەنج بوو مناڵ بوو پاشان قسەکەی دووبارە کردەوە دیسان هەرو گەنجا سایوتی من قوربان من بۆ جاری سێم دووباری کردەوە ثم عاد عليهم فقام الشاب فقال أنا گەنجەکە راسایوتی قوربان من ئامادەم بکوژرێم بخرێ بەسەر شێوەی تۆ بکوژێم و خەڵک وا بزانن تۆی بۆی تۆ هەڵکێشتەی بۆ ئاسمان تۆ نەکوژرەی تۆ نەبیت ئەمانەش وا بزانن تۆیان کوشتووە بەمەر جێوەی لەگەڵ تۆیان بم لە بەهەشتا بۆ جاری سێم کە زانی هەر سوورە لەسەری بۆ یەکە فقال أنت هو ذاك دەی باش تۆ ئەو کەسە بە تۆ بە بەو ڕەفیقەم لە بەهەشتا ابن عباس دەفەرمێ فألقي عليه شبه عيسى خواي گەورە وێنەی ئەوی خستە سەر وێنەی عیسا ورفع عيسى من روزنة في البيت إلى السماء عیساشی هەڵکێشا لە تاقێکەوە لە ماڵەکەیە کە تاقێکی تیابوو لێو هەڵی کێشا بۆ عاسمان طبعا تەفسیری ئەم ڕووداوە لە ئینجیلی بەرنابایە وا بازەکات کە دەڵێت شەو دوای ئەم قسانە ئەخەون لە نیوە شەوە کە هجوومەکەنە سەری مەفرەزەکە طبعا ئەوان وایە زانی عیساوتە لە ناوەڕاستیان نەخەوتووە بەڵام بێ ئەوەی کەسیان خەبەر بێتەوە دوو مەلایکە دێن عیسا هەڵەسەن و هەڵیکێشن بۆ عاسمان سەلامی خوای لەسەر بێت و ئەو کوڕە گەنجەشی کە ئامادە بوو خۆی بکا بە قوربانی بۆ عیسا خۆی بەخت کا لەو ڕێگەیە ئەچێتە شێوەی عیساوە کاتێک کە مەفرەزەکە خۆیانەکەن بە ژوورە ئەو گەنجە ئەبینن لە شێوەی عیسایە لە نەبە عیسایە تەنانەت لە ئینجیلی لۆقایە تایەتی ئەڵێ حتا ئامری مەفرەزەکە لی بە گومان بوو سوێنی دا بە خواوتی تۆ خوای کە باوەڕ پێتی تۆ عیسای وتی تۆ واڵیتر نازانم تۆ خۆت واڵیت کوڕەکە جوابی ناوی ئینکاری نەئەکرد و نەشێو ئەوم بۆی وا بزانن عیسایە بەڵام درۆشی ناکرد تیوەما خۆ دەڵێ عیسایتر تۆ واڵیت بۆیە کە لی بە گومان بوون هەتا لە ئینجیلی لۆقایە تایەتی لە ئینجیلی یۆحەنای ئاماژەی پێکات هەمویان لی بە گومان بوون بۆ ئەو ئیشە بۆ ئەو کارە کە ئایا مە عیسا بۆ یاخود عیسا نەبووە لە هەنگێ ڕیوایەتی کەشا بۆمان باز دەکرێت ئەڵێن ئەو خائینەی کە ئیخباری کرد کە ئیخباری عیسای کرد ئەڵێن خوای گەورە شێوەی ئەوی خستۆتە شێوەی عیساوە سەلامی خوای لەسەر بێ لە ئەڵقەیەکی پێشووتریشا بۆم باس کردن ئەگەر لە یادتان بێ وتم لە ماوەی پێشووە لە میسر کۆمەڵە لاپەڕەی ئینجیلی کۆن دۆزرایەوە کە لاپەڕەی دووسێ ئینجیلی تیا بوو ئەفڵەن هەتا ئەمڕۆ ناویان نەبووە یەکێ لەو ئینجیلانە بە ناوی ئینجیلی مەریەمەی مەژدەلی بوو یەکیان بە ناوی ئینجیلی تۆماس بوو
بەڵام لاپەڕەیەکیان کە ئێستا مڵکی ئافرەتێکە و لە ئەمریکایە وەدایە دەست کۆمەڵێ لە خەبیرەکان هەتا بۆی فەحەسکەن و ئیسباتیکەن کە ئەم لاپەڕەیە زۆر کۆنا هی نزیکەی 1700 دانە ساڵ لەبەو پێشە لەو لاپەڕەیە سبحان الله نووسراوە کە ئەم ئینجیلە لاپەڕەیەکە لە ئینجیلێک بە ناوی ئینجیلی یەهوزای ئسخەریۆتی. یەهوزای ئسخەریۆتی کێیە؟ لە لای هەموو مەسیحیەکان یەهوزای ئسخەریۆتی ئەو کەسە بوو ئەو گەنجێ بوو ئەو تەلەبەی عیسا بوو سەلامی خوای لێبێ کە ئیخباری مامۆستاکەی کرد لە بەرامبەر ئەوانەڵە 30 لیرەی ئاڵتونە. ئەڵێن یەهوزای خائین چووە ئیخباری عیسای کردووە کەچی سەیرەکەن ئینجیلێکیان دۆزیوەتەوە بە ناوی یەهوزای ئەسخەریۆتی. لەو ئینجیلەیە باس لەواکە ئەڵێ یەهوزا خائین نەبوو، خیانەتی لە مامۆستاکەی نەکرد. بە بەڵگەی ئەوەش ئەم پیاوە مەسئولی مالی ئیسا بوو سەلامی خوای لێبێ، ئیسا و تەلەبەکانی ئەو مەسئولی مالیە بوو. ئەوان ئەڵێن جاجا شتێکی لێ ئەدزی، بەڵام ئەگەر بیسایە هەموو پارەکەی بودجەکەی ئەدزی و نەئەچوو بیفرۆشێ بە 30 لیرە. بەڵام ئەوەی کە لەم حەدیثانەیە بۆمان باز دەکرێت ئیبن عەباس لێرەیە بۆمانە گێڕێتەوە ئاماژە بەوە ئەکات ئەو ئینجیلەش بە هەمان شێوە ئاماژە بەوە ئەکاڵێ ئەم پیاوە خۆی کرد بە قوربانی ئیسا. ئەم بوو کەوتی من ڕازی مامۆستاگیان بێمە شێوەی تۆ بۆی من بکوژرێم خەڵکەکە وابزانن کەوا ئیسایان کوشتووە. لەبەرەوەی حەدیثێکی صحیحی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەبەر دەستانیە لەم مەسەلەیە ئێمە ئەوەی کە زیاتر ئیعتیقادی پێکەین باوەڕمان پێێتی ئەم ڕیوایەتێک کە لە ئیبن عەباسەوە بێمە گەشتووە چونکە دڵنیان ئیبن عەباس خۆی قسەی وا ناکات کوڕەمامی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بۆ کردووەکەوە خوای گەورە لە معنای قورئانی تێبگەێنێت پێ فەرموون حەبر الئومە گەورەترین زانای ئەم ئومەتەیە. لەبەرەوە ئێمە پێمان وایە عیسا لە خۆی قسەیەکی وا ناکاگە لە پێغەمبەری صلی الله علیه وسلم نەبیست بێ ئەم حەدیثە حوکمی ڕەفعی هەیە هەتا ئیبن عەباسیش صحیحە بەڵام ئەو ڕەفعی نەکردەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەبەرەوە ئێمە باوەڕمان بەوەیە جا ئەو گەنجە یەهوزای ئەسخەریۆتی بوو بێ یاخود گەنجێکی کرد بوو بێ لە تەلەبەکانی ئێمە نازانین. مویمە گەنجێک هەستا و توێتی قوربان مامۆستاگیان من ئامادە من بێمە شێوەی جەنابتەوە من بکوژدێم و وابزانن ئیسایان کوشتووە بەس بە مەرجی ئەوەی من لەگەڵ تۆیا بم لە باشتە. ئەمە ئەو ڕیوایەتێکی ئیبن عەباس بۆمانە گێڕێتەوە کە ئەمەش لەگەڵ ئەو ئینجیلە تازە دۆزراوەیە ئەو وەرەقە کۆنەی کە دۆزراوەتەوە لەسەر ئەوراقی بردی نووسراوە قامیشە لە میسر دۆزراوەتەوە و ئێستا ئەوتا لە ئەمریکا هەمان قسە ئەکات هەمان شت دووبارە ئەکاتەوە هەمان شت ئەڵێ. جا پاشۆی کە عیسا هەڵکێشتا بۆ ئاسمان ئیبن عەباس بۆ مامازگاڵە قال وجاء الطلب من اليهود فأخذوا الشبه فقتلوه ثم صلبوه. مەفرەزەکە هات جوولەکە مەفرەزەی جوولەکەکان هاتن ئەوەی کە شێوەی چوو بەسەر شێوەی عیسا ئەویان برد لە خاچیاندا وە کوشتیان. فكفر به بعضهم 12 مرة بعد أن آمن به. تیانە بوو 12 دانە جار بێ ئیمان بوو لەو شەوەیە لەو کاتەیە کە بینی ئەویان ئاوا گرت و ئاوا زەلیل و ڕیسویان کرد و بە درک و داڵیان تێوە ئاڵان و زۆر بە زەلیلی بردیان کوشتیان. 12 دانە جاروتی من حاشام زەلامە ناناس. وافترقوا 3 فرق. اینجا ئیبن عەباس ئەڵێ ئەو کاتە بوون بە 3 بەشەوە هەرو کاتە. فقال طائفة كومەڵێکیان وتیان كان الله فينا ما شاء ثم صعد إلى السماء. هاتنەوە سەر بەزمە کۆنەکەی خوان وتیان ئەوە خوا بوو لە ناومانە تا ئەوەی حەزی کرد لە ناومانە بوو دوای ڕۆشتەوە بۆ ئاسمان. ئەمانە پیان ئەڵێن یعقوبیەکان. پاشان فرقەیەکی تریان بەشێکی تریان وتیان نەخێر كان فينا ابن الله ئەو کوڕی خوا بوو لە ناومانە نعوذ بالله ما شاء الله ئەوەی کە خوای گەورە خۆی ویسی ثم رفعه الله إليه پاشان خوا کوڕەکەی خۆی بردەوە بۆ لای خۆی. ئەمانە وهؤلاء النەستوریە ئەمانە پیان ئەڵێن نەستوریەکان. وفرقەیەکی کەشیان وتیان چی كان فينا عبد الله ئەوەی کە لە ناومانە بوو بەندەی خوا بوو عەبدی خوا بوو ورسوله و پێغەمبەری خوا بوو سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. ئەوەندەی کە خوای گەورە ویستی لە ناومانە بێ ثم رفعه الله إليه پاشا خوای گەورە بردیەوە بۆ لای خۆی. وهؤلاء المسلمون ئەوەش ئەوانش کە مسلمانن ئیمانیان هەیە. ئەم سێ فرقەیە کۆمەڵێ وتیان خوایە کۆمەڵێ وتیان کوڕی خوایە کۆمەڵێ وتیان نەخێر عەبدی خوایە. دوای ئەوانەی کە وتیان خوا و کوڕی خوا و ئەمانە هاتن لێکیاندا و وتیان با کاکە خواش بێ و کوڕی خواش بێ بەس ڕێکەوین ئێمە شەیتان ئەوانی ڕێخست بەڵام ئەمانەی کەی پێ بە کوژدان. هەمووانی کەیان و عیسا عەبدی خوا و پێغەمبەری خوایە هەر هەموو بوون بە غەریب
بوون بە نامۆ لە ناو میلەتانەی کە لە هەر شوێنێکا بیانزانێ یەکێک لە قەشەکان وا ئەڵێ سەریانە پەڕان و هەج ئینجیلێکیش کە نووسرا بێتەوە لە دوای ئیسا سەلامی خوای لەسەر بێت کە وتبێتی ئیسا خوانیە و کوڕی خوانیە و بەڵکو عەبدی خوا پێغەمبەری خوایە ئینجیلەکانیان هەموو قەدەغە کرد و سووتانیان و حکمی ئیعدامیشی دەرکرد قوستەنتینی مەلیکی ڕۆم بۆ هەج کەسێ ئینجیلێکی لەلا بێت کە بڵێ ئیسا عەبدی خوایە بۆیە کە ئاوا ئینجیلەکان تا ئێستا پارچەوشتیان لەناو قەبرەکانە لەگەڵ قەشەکانە کە مردوون لەگەڵ خۆیانە بردویانەتە قەبرەکەەوە شاردراوەتەوە بۆ ئەوەی ئەمە ئاشکرا نەبێت ئەوەی سا خوای گەورە ئاشکرایەکات وەکو ئینجیلی بەرنابای وەکو ئینجیلی کە لە تورکیا دۆزراوەتەوە وەکو ئەو وەرەقە ئینجیلانەی کەوە لە میسر دۆزراونەتەوە لە تەل حەمادی نەجع حەمادی کە بۆم باسکردن لە گوندێکە پێوتێ نەجع حەمادی لەگەڵ ئەو وەرەقانەی کەوا لە نزیک دەریا لە ڕۆخی دەریای مردوو لە ئەردەن دۆزراوەتەوە ئیساوتە لای ئیسرائیلە ئەمانە هەر هەمووی فەرمێن کەم ئینجیلانەی ئەمڕۆ بەردەستی ئێمەیە وانێ و ئەسڵ و ئەساسی نییە باشە لێرە با پرسیارێ بکەین مەسیحیەکان ئەڵێن ئەم چوار ئینجیلی کە ئەمڕۆ لەبەردەستی ئێمەیە ئەمە ئینجیلی ڕاستەقینەیە ئینجیل چییە؟ ئینجیل ئەو کتێبەیە کە خوای گەورە ناردوێتی بۆ ئیسا سەلامی خوای لەسەر بێ تەورات ئەو کتێبەیە کە خوا ناردوێتی بۆ موسا قورئان ئەو کتێبەیە کە خوای گەورە ناردوێتی بۆ محەممەد سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت باش معقولە ئینجیل ئەگەر کتێبێ بخوا بۆ ئیسای ناردوێ ئیسا بۆ خەڵکی بخوێنێتەوە معقولە باسی مردنی ئیسای تیابێ بڵێ وەڵا ئاوا هاتنە سەری ئیسا ئاوا ڕای کرد و ئیسا ئاوا هەڵکێشتا و یاخود ئیسا ئاوا کوژدا و ئیسا ئاوا لە خاج درا ئەمە حکایەتێکی گێڕدراوەتەوە لە دوای ئیسا بە 300 دانە ساڵ هەمان قسەی محازەرەکانی پێشوو عەرزی جەنابتانەکەم بۆ بیرتانێنەوە ئەمەی ئەمڕۆ لەبەردەسایە پێوتێ ئینجیل ئەمە حکایەتی دەمی خەڵکە لەم و لەوە کە گێڕدراوەتەوە کە گوایە ئیسا وای فەرموو وای کرد دوایش ئاوا مرد یعنی بەرامبەر شتێکە کە لە ئیسلامی ئێمەیە پێی ئەوتێ سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە شتێکمانەیە عیلمێکمانەیە پێوتێ عیلمی سیرە یاخود سیر کە باز لە چیەکە باز لە سەرگوزشتەی ژیانی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەمەی ئەمانیش باسێک لە سەرگوزشتەی ژیانی ئیسایە فەرقی بینی سیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سیرەکەی ئیسایە ئەوەی ئەوان کەس نازانێت کێ نووسیوێتەوە 300 ساڵ دوای ئیسا نووسراوەتەوە بێ ئەوەی لە کتێبی کە نەقڵ کرێ بەڵام سیرەکەی کە بۆ ئێمە گەیشتۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر هەموو هەڵبێ لەکوێوە هاتووە بە سەنەد لە سەحابەکانەوە گەیشتۆتە دەست تابعین و لە تابعینەوە بۆ زاناکانی ترکەوە تۆماریان کرد و لە کتێبەکانە نووسیویانە کەواتە ئەمە ڕیوایەتێکە کە ئیسا هەڵکێشتاوە بۆ ئاسمان کێ بۆمانە گێرێتەوە ئیبن عەباس کە ئەو عالمترین کەسە بە قورئان و نزیکترین کەسیش بۆ لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ قەزەی تەفسیری قورئان و معنای ئاەتەکانی قورئان جاء ابن عباس هر درجة بقصكانيا فرمت فتظاهرت الكافرتان على المسلمة فقتلوها هردو جماعتك كانوا عيسى خوا كوري خوايا او دو جماعة كافرة بون بيك دشي او عليك كانوا عيسى عبدي خوايا فقتلوا كوتنا كشتنيان فلم يزل الإسلام طامسا حتى بعث الله محمدا صلى الله عليه وسلم أم حقيقتي أو بيرو باورو عقيدة مسلمانانا كانوا عيسى عبدي خوايا هل الجيرو بو شاراوە بوو هەتاکو خۆی گەورە محەممەد المستەفای ناسەڵات و سەلامی خۆی لەسەر بێ جا بەڕێزان قەدەری خوای گەورە ئەمەی لە چەند شوێنێکەوە ئەوێ پێمان ئاشکراکە یەکێکی وەکو سەلمانی فارسی کە هاوڵێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و هاوڵێکی نازدارە و هەمومان ناوی سەلمانمان بیستۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کابرایەکی تەمەن درێژ بوو عمری زۆر بوو سەلمان ئەمما کوڕی ئاغایەکی وڵاتی فارس بووە کوڕی ئەکوڕە ئاغایەک بووە سەلمان باوکی خۆی کاتی خۆی باوکی نردوێتی بۆ لای یەکێک لە کاهینە ئاگر پەرسەکان مەجووسیەکان بۆ ئەوەی فێری عیلم و زانست و خوێنەواری بکە قەدەری خوا قەشەیەکی مەسیحی کە گۆشەگیر بۆ خۆی دزیوەتەوە لە مەملەکەتەکانی کە بۆ ئەوەی نەیکوژن چونکە لەو جەماعەتە بوو کە ئەوێ ئیسا عەبدی خوایە ئیسا پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نەک خوا بێ و کوڕی خوا بێ لەیەکێ لەو ئەشکەوتانەی مەملەکەتەکەیان مەملەکەتی فارسا ژیاوە ئەم پیاوە ئەم سەلمانە پێی ئاشنا بۆ چۆ بۆ لای زوو سەری لێداوە لە ڕێگەی هاتوچۆی خوێندنەکەیە قەناعەتی ئەم قەناعەتی هێناوە بە بیر و باوەڕی ئەم مەسیحیە ئەم کابرا مەسیحیە و هاتۆتە سەر و ئەعتیقادی کەوا ئیسا عەبدی خوا بۆ پێغەمبەری خوا بۆ باوەڕی بەخوای تاقوتە لێناوە باوەڕشی بۆ هێناوە کە ئیسا پێغەمبەری خوایە و عەبدی خوایە کاتێک کە ئەم مامۆسایە کەوێتە کاتی سەرەمەرگەوە ئەڵێ مامۆسای گیان تۆ بڕۆی من چی بکەم قوڕی کوێ بم بەسەر خۆمە مامۆسای کەم ئەوێت من بەتەواتی هیچ فێر نەبووم لە تۆوە شتێکی کەمم لێ وەرگرتووی
عنوانی زەلامێکی کەی بۆ ئای مامۆسایەکی تر کە ئەڵێ بڕۆ بۆ لای ئەو لە وڵاتی شام ئەو بەس ئەناسم ئەلعان بەس ئەو زەلامە ئەناسم کە بیر و باوەڕی وەکو من وابێ ئەویش خۆی شاردوێتەوە خەڵک نایناسێ بڕۆ بۆ لای ئەو هەتاکو ئەگاتە سەردەمی پێغەمبەری خۆمان سەلات و سەلامی خوای لەسەر بێ سێ چوار مامۆستا بەم شێوەیە ئەگۆڕێت کە تاکتاکە هەرێکانە بەس فڵان کەس ئەناسم کە باوەڕی بۆ بێ عیسا عەبدی خوایە یعنی ئەم ئیشیان بنە بڕ کردبوو ئەم حەقیقەتیان تەبس کرد و شاردبیانەوە هەتا ئاخر مامۆستایان کاکەوتە سەرمەرگەوە ئەڵێ مامۆستایان تۆ بۆ لای کێمەنێری ئەڵێ وەڵڵاهی کەسی کە شک نابم بڵێ عیسا عەبدی خوایە بەڵام ئەوە کاتی ئەو پێغەمبەرە هاتووە کە عیسا مژدەی پێ ئەدا کە ئەو حەقیقەتەکە بۆ خەڵک ڕوون نەکاتەوە کە عیسا سەلامی خوای لەسەر بێ ئەی فەرموو هەچ کاتی ئەو هات بە زمانی خوا قساکە حەقیقەتەکان بۆ خەڵک ئاشکراکە بڕۆ شوێنەکەی ئەوە تا لەکوێ لەو دوورگەی عەرەبە لە مەنتیقەی بەینی مەکە و مەدینە ناردی بۆ ئەو مەنتیقەیە ئەوە بوو لە شاری مەدینە جێنشین بوو کە ئەوە شوێنی هیجرەتی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم هەتا ئەو کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتی کرد بۆ ئەوێ کە هیجرەتی کرد بۆ ئەوێ سلمانی فارسی هات بە دوو سێ شێو تاقی کردوتی سێ شت ئەزانم لە مامۆستاکانەوە فێر بووم کە ئەمە پێغەمبەری خوا بێت سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یەکەمیان ئەوەیە ئەم پێغەمبەرە سەدەقە وەرناگرێ خێری پێ بکەی وەری ناگرێ دووەمیان ئەوەیە هەدیە وەرەگرێ ئەگەر شتێکت دایە بە هەدیە بەڵام سەدەقەنا سێهەمینیشیان یەک مۆری خڕ ئەوە تا بە نێو شانیەوە مۆری پێغەمبەرایەتیە پارچەیە گۆشتی زایەک و مۆر چۆن کە مۆرێک لە هینێگەدەی ئابە و شێوەیە نەخشێکەوە تا لەسەر پشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەوە مۆر و نیشانەی پێغەمبەرایەتەکەیەتی کاتێکەوە سلمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ پێغەمبەر هاو صلی الله علیه وسلم هەنگە خورمای بۆ هێنا لە یەکەم ڕۆژتم ها قوربان ئەوە خێرە بیخۆ وتی دەستی خۆش بیاخۆتی یای بە سەحابەکانی تەوزیع کرد خۆی دەمی تێوە نەیە وتم ئەمە یەک ڕاست دەرچوو تی بۆ بەیانی هاتم تۆزێکە خورما مێنا وتم قوربان گیا فەرموو ئەمە هەدیە بۆ جەنابە تی دەستی خۆش بیاخۆ فەرموون وەرم بخۆر خۆشی دەستی کرد بە خواردن لێی تی ئەوتم ئەمە دوو کاتە سەدەقە وەرناگرێ بەڵام هەدیە وەرەگرێت سێهەم وتی هەر نەمەزانی چۆن بزانم نێوشانی چیتەیە تی ئاو بەلاچایە ڕۆژی سێم پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری کردم وتی مەبەستە نیشانەکەی پشتمە چاو بۆ ئەوە گێڕی وتی سرم داناوتم ئەرە وەڵڵای یا ڕەسوول الله وتی دەوەرە سەیری کە ئەوە نیشانەکەی پشتمە وتی اینجا ماچم کرد و باوەشم پیا کرد و شایەتمانم پێهێنا ئەوانەی کە باوەڕیان بۆ عیسا عەبدی خوایە حەقیقەتیان باش ئەزانی هەتاکو نوێنەریان کە سلمانی فارسی بوو گەیشتە لای پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت عیسا هەڵکێشرا بۆ ئاسمان نەمرد زەلامێکە خرایە شێوەی ئەوە لە ئینجیلی بەرنابەیە بۆمان بازەکات و لە ناو ئینجیلەکەی خۆشیانە لە ئینجیلی لۆقاش و یوحەناشە تیایەتی سبحان الله کە تەلەبەکان خەبەریانە بێتەوە سەیرەکەن عیساوا بەدەستی عەسکەرەکانەوە ئەیبەن سەیرەکەن هەر عیسا خۆیەتی هەر سبحان الله هەمویان گومڕا بوونەوە مەسەلەیە تەواو تێکچوو سوێنیان خواروتیانەوە عیسا وایان زانی عیسایە یعنی وتیان ئێمە هەر نایناسین ئەم کابرای ئاو گیراوە بەدەست ئێوە یعنی ئەوەی کە عیسا پێی وتن زۆربەی زۆریان لەبیر چووە و عیسا سەلامی خوای لەسەر بێ پێش ئەوەش دایکی بانگ کردبوو تێیگانە بوو دایە شتێکی ئاوار ڕوو ئەدا خوای گەورە من هەڵەکێشێ بۆ عاسمانێکی کا خاتە شێوەی منەوە بەڵام کاتێک کە گرتیان و هەڵیان واسی کە تەلەبەکانی سەیریان کرد و دایکی سەیری کرد هیچ گومانێکیان لەوە نەما کە عیسا چونکە سەوتی شێوەی هەموو شتێکی وەکو عیسا و سەلامی خوای لەسەر بێ بۆیە دایکی خەریب بوو بمرێ لە تاوە هەر لە بیری چۆ کە عیسا و قسەی بۆ کردبوو بۆیە لە ناو ئینجیلەکەی خۆشیانە تایەتی و لە ئینجیلی بەرنابەیە بە تەفسیل باسیەکە لە ڕۆژی سێمە پوری و لەگەڵ مەریەمەیە ئەچن بۆ سەر قەبرەکەی عیسا لێ بابچین بۆ سەر قەبرەکەی ئەوەی کە بە حساب عیسایە هەڵیان واسی لە خاچیاندا لێ بابچین بۆ سەر قەبرەکەی کاتێک کە ئەچنە سەر قەبرەکە مەریەمە ئەڵێ ئەو پیاوە کێ لە سەر قەبرەکەی ئەوی کاڵە من پیاو نابینم ئەڵێ تۆ نایبینی ئەڵێ دەی منەی بینم دەڵێ کەواتەوە جبریلە سەلامی خوای لەسەر بێ چونکە مەریەم جبریل لێ بینی جاری کاتبوو وەلای سەلامی خوای لەسەر بێ پرسیاری لێکا جبریل پێڵێ ئەڵێ پێم نەوتی ئەمە کوڕی تۆ نییە ئەمە پیاوچاکی کێ خۆی کرد بە قوربانی ئەو وتی ئەی کوڕەکە وتی کوڕەکە زیندووە ئەو خوای گەورە منی ناردووە تاکو مژدە و بەبێ زۆری تەڵەب کرد مەریەم وتی تو خوا حەزەکەم بۆ ئاخر جا چاوم پێ بکەوێ
خوای گەورە لەبەر خاتی ئەو تەلەبەکانی ئەیسا کۆبوونەوە کۆی کردەوە لەگەڵ مەریەمە دایکی عیسا لەگەڵ مەریەمەی مەجدەلی لەگەڵ پووری عیساشە هەر هەموو کۆبوونەوە بۆ ئاخر جار لە باخێکە عیسا دابەزیەوە لایەن و هاتەوە لایەن کە بینی باوەشی پیا کردو عیسا دەستی دایکی ماچ کرد و ناوچوانی ماچ کردی دایە ئەی باشە من پێم نەوتی من نیم ئەو کەسی کە ئەکوژدێ پێم نەوتی خوا ئەم پارێزێ ناڵێ ئەمانە بمکوژن ناڵێ لە خاچم بە ناڵێ سوکوڕی سوام بکەن خوا هەڵمەکێشێ بۆ ئاسمان ئەڵێ کوڕم وەڵڵای کە بینیم نەمزانی هەر تۆ بووی هەموو شتێکم لەبیر چۆ تەلەبەکانیشی بە هەمان شێوە یەک بای کردوتی باشە پێم نەوتی بطرۆس وتم ئەوە منم فڵان کەس پێم نەوتی ئەوە منم یەک بێک محاسبەی کردوتیان بەرە وەڵڵاهی مامۆستاگیان ئەمە لە لاپەڕەکانی ئینجیلی بەرنابایە بە تەفسیریش ئەمە باز دەکات وە لە ئینجیلەکەی خۆشیانە ئاماژەی تایە ئاماژەی بۆ تیا ئەم تەفاسیلە بۆ شوێ باز ناکەون کە باسی قیامەتی عیساکەن ئەڵێن هەسا ئەوانە ئەڵێن ڕەنگ عیسا لە قەبرەکە خوا زیینووی کردەوە بردی بۆ ئاسمان ئەڵێن عیسای لە قەبرەکە زیون کردەوە ئەڵێنەوەی کە لە خارجرا عیسا خۆی بوو بەڵام دوای 3 ڕۆژ خوای گەورەی لە قەبرەکە هێنایە دەرەوە کوڕەکەی خۆی بوو بردیەوە بۆ ئاسمان بەڵام ئینجیلی بەرنابە و حەدیثەکانیش بۆ شێوەیە باز ناکەن بەڵکو ئەڵێن عیسا دوایی دایکیە بینێت نەک ئەو کەسی کە لە قەبرەکەیە بێتە دەرەوە ئەڵێ دایکیان منم ئەوە بۆ ئاخر جار خوا حافیزی لێکەم ئەو لای ماجەکات و دایکی عیساش حتا بە دایکی لە دایکە تۆش زۆر ناژی دوای من و ڕوایەتەکان باز دەکەن ئەڵێن دایکی مەریەمەی دایکی عیسا سەلامی خوای لەسەر بێت 4 ساڵ دوای ئەوە ژیا لە عمری 54 ساڵیە وەفاتی کرد و هەڵکێشتا عەمری خوای کرد و عیساش پێش ئەوە هەڵکێشتا بۆ ئاسمان لە تەمەنی هەنگێکگەڵەن 33 ساڵیە هەنگێکگەڵەن 34 ساڵیە بۆ عیسا سەلامی خوای لەسەر بێت کە هەڵکێشتاوە بۆ ئاسمان ئەمە حەقیقەتەکەی کە ئێمە ئەبێ ئیمانی پێبێرین ئەمە فیتنەی گەورەی لێکەوتەوە خوای گەورە عیسای داناوە لە ئاخر زەمانە جارێکی کە ئەیهێنێتە خوارەوە دەیان حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات کە فەرمی عیسا جاری کە دێتە خوارەوە کە حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم باسی تەفاسیلی شەوی هەڵکێشانەکەی بکات لەبەر دەستمانە نییە صەحیح بێ بەڵام حەدیثمان زۆرە لەسەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدایە بووی کە جاری کە لە ئاخر زەمانە عیسا بە قاڵب و بە ڕۆح و بە جەسەوە دێتەوە خوارەوە لە حەدیثێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بوخاری و موسلیم ڕیوایەتیان کردووە فەرمێ والذي نفسي بيده سيوم بوي جاني مني بدسا لا يشكن أن ينزل فيكم ابن مريم حكما عدلا فيكسر الصليب ويقتل الخنزير هندي نماوا كركي مريم جاري كبيت اخواره ولا ناوتانا دابا زيت ببي بحاكمك عادل ودات پرور لناوتانا او خاتشي كأخل كأي برسن او ايش كانت ويقتل الخنزير يعني ويلعن الخنزير تفو لعنتي جدا تشيك يعني قوشتي براث تشيليكا حرامكاتو بلعنتيكات أما حديثي بيغمبر صلى الله عليه وسلم لا حديثي كاكل صحيح مسلم هات وفرمي إذ بعث الله المسيح ابن مريم فينزل عند المنارة البيضاء شرقية دمشق بين مهرودتين الله كاتك الدجال دي لآخر روشي دجال بيغمبر صلى الله عليه وسلم باس قال لو كاتي أخواي قورا عيسى كوري مريم أليري فينزل دا أبزيلك للاي منارة سبيكي خور هلاتي دمشق شاري دمشق كيسا أو منارة سبيكي مناري لد إساو تالوي استاهي الآن الله لە دوو بەرگی زەردباوە دوو پارچە قوماشی لە بەرایەکە زەرباوە دەستی خستۆتە سەر واضع عن كفيه على أجنحة ملكين هەردوو لە پیدەسی لەسەر شانی دوو مەلایکە دانا و دێتە خوارەوە إذا طأطأ رأسه قطر كسري دانوێنێت کە ئاوەکانی لەسەر دێتە خوارەوە هەروەکو شەوەی کەوا خۆیشت بوو سبحان الله کە هەڵکێشتاوە وإذا رفعه تحدر منه جمان كاللؤلؤ کاتێک کەشکەوە سەیری ئاوە شۆڕەکاتەوە ئاوە دێتە خوارەوە ئەڵێ ئەو ئاوی کە دێتە خوارەوە بە دەموچاوی ئەڵێ دەنکی مروواریە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی سوورباوە سپی پێستە فلا يحل لكافر يجد ريح نفسه إلا مات حج كافر بس بوني نفسي بكا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أمريت ونفسه ينتهي حيث ينتهي طرفه هناسشي حرشان أو أنت دروان هتاكو تشاوي بربكات يعني لآخر زمانة أو إيمان بعيسانين كعبد إخوايا عيسى يكوجد لناوي أبا بويك همو خواهي قولي آخر زمانة إليتوا بوي وإن من أهل كتابي إلا ليؤمنن به قبل موته أواني آخر زمان إلا أبي إيماني في بين بيجوي عيسى ببريه عيسى بو جاري كديتو سر أرز إن شاء الله لكاتي خويا باسي دكين أجر ماينو نمردين كعيسى جاري كخواهي قولي إجارته سر أرز شون أبي بحاكمك عادل ولا سديني محمد المصطفى صلى الله عليه وسلم حكمك وجيالك باشي لسر زباتا سر وجنديني ومن دالي دبي دعاي كوفادك أو جاريان لسر زوي دنيا جديد بيك جاري دمريت دوري 100 سال لەمە پێش 150 سال لەمە پێش سەرگەردانێکی نەکبەت لەو هندستانە پەیابووی دیعایە کەوتی من عیسام
بە کابرای قادیانی مەشهورە غولام ئەحمەدی قادیانی خەڵکێکی زۆری گومڕاکرێت تاکو ئەمڕۆژ خەڵکێکی زۆر سەرلێشێوە گومڕابوون ئەو کابرایە بووی لە پێشا بە پیاوچاک خۆی دەرخست محەممەی مادیم دوایەتی من عیسام ئەجاوتی وحیم بۆ هاتوۆتە خوارەوە لای خواوە قورئانێکی هێناوە بۆ خەڵکە جاجاری خوێندنەوە باوەڕیان پێێتی ئەژڵە باوەڕم بە ئیسلام هەیە باوەڕم بە قورئان هەیە بەڵام لە دوای ئەوە خوای گەورە منی ناردووە ئێمە مکەمیلی ئەوەم تاوکەری ئەوەم خەڵکێکی گومڕا کردووە بەڵام ئێمە پێڵین ئەو زەلامە مرد 20 ساڵ مایەوە دوای ئەوە داڕزا هەر تووشی سکچوون بوو لە ئاودەسا ڕۆحی دەرچوو مرد ئەو پیاوە پێڵین ئەو حەدیثانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان بازەکە فەرمێ کە عیسا دێتە خوارەوە دەجالە کوژێ کو ئەو دەجالەی ئەحمە قادیانی کوشتی کە عیسا دێتە خوارەوە هەموو حکمی سەر ئەرزە بێ بە حکمی ئیسلام کو لە سەردەمی ئەوە ئیشی وای پێکراوە ئەو خۆشی و جەماعەتەکەشی سەرگەدا بوو نێوێرە قسە بکات و نێوێرە خۆی دەرخا بە ئاشکرا ئەو عیسایی کە لە ئاخر زەمانە دێتە خوارەوە ئەو سەلیبە بۆ هەتا نایڵێ لەسەر ئەرزە کۆ ئەحمەد قادیانی ئەمەی کردووە ئەگەر تۆڵی باوەڕم بە قورئان هەیە و باوەڕم بە ئیسلامەتی ئەمە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا ئەفەرمێت نەخێر ئەو نەبووە بەڵکو عیسای ڕاستەقینە هێشتا نەهاتوۆتە خوارەوە ئێمە چاوەڕێی دەکەین و دەزانین سوورکە لە ئاخر زەمانە دێتە خوارەوە کە ئەو مطابقی قورئان و حەدیثەکانی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە هەموومان هیدایەت با بۆ ئەوەی کە حەق و کە ئەوەی ڕاستیە ئەم هەواڵانە هەواڵی غەیبن ئەمانە بۆ کەسێک نین کە باوەڕی هەر بەخوا نەبێ نەعوذ بالله بۆ کەسانێکە کە باوەڕیان بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا هەیە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو حەقیقەتە بە ئێمە ئەگەیەنن خەڵکانی کە بێ باوەڕن لەو مەسەلانەیە ئەوانەوە لەو کەسانن کە هەموو معجزەکانی عیساشیان بینی باوەڕیان نەکرد کە سوێیان بۆ عیسا خوارەیانەوە گەر خواکە لە ئاسمان مێزێکمان بۆ بێنێتە خوارەوە بەشی خەڵکی هەموو ئاوایی خواردنی لەسەر بێ اینجا ئیمانێنین کەچی خوا ناردیشی باوەڕیان نەکرد ئەگەر عیسا و مردومان بۆ زیون کاتەوە باوەڕی پێکرد کەچی هەر نەیان کرد ئەگەر وا بکە ئەو نوع کەسانەیە ئێمە قسانە بۆ ئەوانە ناکەین بەڵکو ئەمانە کۆمەڵە حەدیث و ئایەتێکن کە بۆ کەسانی ئیمانداری باز ئەکەین خوای گەورە هەمومان هیدایەت بە و بە چاوڕۆشنمان کە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته